بەڕێزان لە هەرکوێن سلااوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری دا پرسیار. دیارە ئەم شەو لە شاری دهۆکی ڕەنگینم، من زوو بۆ پرۆگرامی لەگەڵ ڕەنجی ئەمە دهۆک، بەڵام ئەم بەرنمەیەش بۆ ئەوەی کە کاندیداکان بە تایبەتی ئەوانەی کە سەر بە لیستە جیاوازەکان و لە شارەکانیان زۆر سەرقاڵی بانگەشەکردنن عزێتیان نێم هەمویان بێن بۆ ستۆدیۆی سەرەکی ڕوودا و بۆیە ستۆدیۆکە بە شێوەی وا دروستمان کردووە کە بچینە شارەکان. ئەم شەویش بەڕێز کاک دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری دهۆکی ڕەنگین میوانمە، بزانین بیرروڕاو سەرنجەکانی چییە، هاوکات با دەرفەتی بۆ بڕەخسێنین بۆ ئەوەی کە پلان و بەرنامەی حزبەکەی بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست بخاتە ڕوو. داوا لە بەڕێز کاک دکتۆرەکەم فەرمە بۆ یارە فەرموو. زۆر مەمنون، خۆشبی، زۆر سپاس، زۆر لەگەڵ بانگەشەیە الحەمدولله زۆر باشی گەرم و گۆرە فولە. لە دهۆک هەستەکی وەکو شارەکانی تر بانگەشە بە گەرمی دەستی پێ کردووە؟ وابزانم لە دهۆک لە هەمویان گەرمترە، نەڕۆیشتمە سلێمانی، بەس لێرە ماشەڵڵا زۆرە و خەڵکیش گەرمە و ئینشاءڵڵا هیوای سەلامەتی ئەخوازیم بۆ هەمویان. ئیتر لەمە دوای کەمە بادینی ئەوە لە بەرەوە کە میوانمان بووی لە دهۆک. بەس من لەبەرەوەی بادینی خراپ نیم، بەڵام بۆ ئەوەی کە باشتر پرسیارەکانم بگەێنم من بە سۆرانیان بە سوورمانجی جارجار قسەکەم. باشە دکتۆر، سەرەتاش بە CV جەنابەت ببینین، هەرچەندە پێشووتر ئەزمموی پەرلەمانت هەبووە وە خەڵک دەتناسێ، بەڵام با زیاتر ئەوانەی کە یانوێت زیاتر ئاشنات بن ئەم CVمان بۆ ئامادەکردووی بفەرموون. فەرموون بینەرانی بەڕێز. جەمال ئەحمەد محەممەد سەیدۆ ناسراو بە جەمال کۆچەر کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە دهۆک بۆ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق. جەمال کۆچەر جیالەوەی کاندیدە بۆ خولی چوارەمی پەرلەمانی عێراق، هاوکات پەرلەمانتاری سێیەمی پەرلەمانی عێراقە و لە لیژنەی نەوت و زەی پەرلەماندا کار دەکات. ئەو کاندیدەی یەکگرتوو باسی لەوە کرد لە بەغدا کار لەسەرەوە دەکەن موچە و قوتی خەڵک نەبێتە بابەتی ململانەی سیاسی. ما فکرە کە هەیکو بۆ شۆلکردن سەر بێلایەنکردنا نان و موچێ فەرمانبەری متقاعد بی، پێشمەرگە بیتن، فەرمانبەر بیتم، شۆلکەین سەر هەندێک و بێلایەن بیتن، نەبیتە وەرەقا فشاری بن دەستێ کەسێ و نەبیتە وەرەقا فشار دەستێ چ حکمەتەدا، نەبوو مفاوزاتە، نەبوو فشارێکا سیاسی کو هەندە تەنازل بێنەکردن. پرۆژێک مە حاضر کردی ئەگەر خودی حەسکەتن دێ شۆلکەین سەر هەندێ. جەمال کۆچەر لە ساڵی 1969 لە پارێزگای دهۆک لەدایک بووە و خاوەن بڕوانامەی بەکەلۆریۆسە، جیالەوەی پەرلەمانتارە لە فراکسیۆنی یەکگرتوو، بانگخوازێکی دیاری یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە دهۆک. کاندیدەکە یەکگرتوو باسی لەوە کرد وەکو یەکگرتوو هەندێک پرۆژەیان هەیە لە بەغدا تەواو نەبووە و بەشێکی خۆکاندیدکردنەوەی ئەو پەیوەندی بەوەوە هەیە. ما هەندە پرۆژەیت هەین تمام نەبووینە و بدیتە نامە تفەرن تایبەتیت قویناغا بێتدا تمام بن. ئێکشوان چێکردن و دانانە ژوورا کارێ کوردی البەغداک و هەمی کارێ کوردی لوێرە کۆم ببیتن دامشین ببینە خودان پلان البەغدا، خودان استراتیجیت البەغدا، حتا نوکە ئەندام پەرلەمان البەغدا یە بێ سەرپەرشتە، یە بێ پلانە، یە بێ استراتیجیەیە، یە بێ ئارمانجە. جەمال ئەحمەد محەممەد سەیدۆ لە خولی ڕابردووی پەرلەمانی عێراقدا لە دهۆک 51,358 دەنگی بەدەستێناوە و جارێکی دیکەش بۆ پەرلەمان کاندید کراوەتەوە. بەڕێزان دووبارە سڵاوتان دەبێ، بەردەوامم لەگەڵ بەڕێز دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان. دیارە بە کورتی قسێک لەسەر مەسەلەی خۆکاندیدکردنەوەت کردەوە، بۆیە منیش ئەمەوێ شەقی دووەمی پرسیارەکەت لێ بپرسم، ئایا خۆکاندیدکردنەوەت لەسەر داوای دکتۆر جەمال کۆچەر بوو یا یەکگرتووی ئیسلامی کوردستان داوایان لێ کردیت؟ جەمال کۆچەری بحیاتە خۆ بۆ هیچ پۆستێکی نە هەڵبژارتیە وەک حەس جارابووری وەکی مخوا هەڵبژارتی حزبش من داخواست کرد بۆ من gelek پرسیار کرد
شوان کسا اوید بری مچوینه پارلمانی و مسحکره سیوی و مسحکره کاروان پشت انگاز راضی بوم هوی جاری جی سه هیوا بری بابت خوهل بجارتنه هر همان حزب جارك قاديش من دا خاص كر ديسا شو ما ناف خلقي جي دام بسيار كر خلقي جي هر پشتواني هندي كر كواس خود باركم من جدي تبفر اس حزا خلقي وحزا حزب هر دو قال كم كم خبر بجير كم زۆر باشە من لە میوانەکانم پرسیاری دەستوریەکەم تۆ حەقە پرسیاری دەستوریش زۆر لێ بکەم لەبەروی لە ناو بەشێکی زۆر لە نیقاشە دەستوریەکانی پەرلەماندا بووی لە خولی پێشودا سەرەتا ئەمێ بزانم بەپێی چ مادەیەک خۆت کاندید کردەوە چ مادەیەکە حەقەدا بە ژنان و پیاوان کە ممارەسەی سیاست بکەن و وەکو یەک خۆیان کاندید بکەنەوە جاري كاكرانشس حسكم دسبيكي بري برسوا براي خوب دم اگر تو سحكي سليم جبوري بس دي برسوا تدم سليم جبوري وقت بابت دستوري تيتن هر اندام برلمانكي نظام داخلي دستوري دفهين سليم جبوري 12 سال البرلماني شبيتم بو برنامج بيت جيتو ديگلك بسيارش اندام برلمانكي آن کاندیدا کی سلیم جبوری دستوری ویه و هر بابتی که محتاج بوده گفت که دیوه کتن لوا ما یهی اتماد 47 و حتی 62 بابت پرلمانیه تکاد لیکم بله تکاد لیکم لم پرسیارەدا زۆربەتان شتی گشتی بۆ من باسەکەن بله ئەمەش ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ ئێمە هەمومان ڕەنگە منی جوابم فێر بووین شتی گشتی باسەکەن تۆ بربژێری حزبێکی گەورەی کوردستانی پرسیارێکی ئاسانم کردووە ئەڵێم مادەی ژمارەچەندی دەستور مافی بەشداریکردن لە کاروباری گشتی هەبوونی مافە سیاسیەکانی زامن کردووە لەوانەش مافی دەنگدان و هەڵبژاردن و خۆبەربژێرکردنی وەک یەکی داوەتە ژنان و پیاوان ئەمەوێ بزانم بەپێی چ مادەیەک تۆ ئەبی بە ئەندام پەرلەمان مادة بالضبط البيرة منينا كيش مادة بس بجمت برلمان بابت برلمانيش چلو هفته حتی 62 بیتن ماده چلو نه بیتن اصلا متأکدم زۆر باشە ئەو مادەی کە بەڕێز پێی ئەبیت بە ئەندام پەرلەمان و ئەو مافەی بۆ تۆ زامن کردووە یا بۆ هەر خوشکێک یا بۆ هەر برایەک مادەی ژمارە 20 لە دەستوری عێراقی بینەرانی بەڕێز ئێستا بە زیاتر بچینە ناو باسەکەوە بڕگەی یەکەمی پرۆگرامەکەم دەنگدەرێکی کاک جەمال کۆچەر لەگەڵ چەند حزبێکی تر مناقەشەی بەرنامە و کارنامەی حزبەکانەکە و ئەوە ئەخاتە ڕوو بۆچی سەرسامی بەرنامەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بابی بینین. بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێ من ئێستا لەگەڵ کاک هەڵکەفت و کاک کاوار و کاک لەزگیرم لە دهۆک جاری پێشوو لە هەڵبژاردننی عێراقدا پارتی دیموکراتی کوردستان 8 کورسی هەبوو یەکگرتووی ئیسلامی کوردستان 2 کورسی هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان 1 کورسی هەبوو واتە گۆڕان و کۆمەڵ دەنگیان نەبوو ئێستا چەند حیزبێکی تریش هاتوونەتە ئارا منافەسەکە لەسەر کورسیەکانی ئێرەیە با بچینە ناو ئۆتۆمبیلەکە و لەگەڵ هەوادار و دەنگدەری ئەم لایەنانە قسە بکەین فەرمووین بەخێر بن سەر چاوەکانم فەرمووین. بەخێر بن برادەران کاک کاوار لە جەنابتەوە دەست پێکەم وەکو تمجاری پێشوو بزوتنەوەی گۆڕان هیچ کورسی نەهێنا بۆ هەڵبژاردننی عێراق ئەم جارە چاوەڕوانیتان چییە لە دهۆک؟ هەڵبژاردنên çûyên 2014 Parlemana Iraqê bi zava goran rast kursî nehîna bez 25,000 deng nav cergevî bê parêzgehê ya ku Partî Demokratîk Kurdistan bi pewanxwaziya xwe zanîtin û bi parêzgeha xwe ya yekê zanîtin goran şa 25,000 denga bînîtin egerên neînana kursî jî vedgerî ve bû wî sîstemê helbijardina yek û Partî Demokratîk Kurdistan û Yeketiya Niştimanî Kurdistan gel hêzên xudan cemawereke zoran jî hêzên layên bi hêzên Iraqê yên Şia û Sunniya jî ev yasaya Parlemana Iraqê pesend kiriye ku hatiye tadîlkirin yasa sendlê got egerê wê jî ku goran kursî berneket zivrîte ve bû
یاسا سنتلیگو یا هەڵبژارتنە یا هەڵبژارتنە لێ ئەف جارە ما دیف دیراسات و ڕاپرسیەن مەکردن ئەو ڕاپرسیەنە تەنانەت یەن پارتی دموکراتی کوردستان ژی کردین دەنگێ گوڕان زێدەبوونەکە بەرچاو دێفخۆڤە بینێتن و مەچار کاندیدێن بەهێز هەنە بوێ هەڵبژارتنە ئەم هەزر دکەن نەکال سەر دەرکەفتنا سێ ژوان کاندیدان دکەن هەمیشڕانی سێ کورسین ئەم چاوەڕێی دەرێخستنا سێ کاندیدێن خودکەین بۆ پەرلەمانی عێراقی بۆتە ئەگەڕژی بێژم ئەگەر دەرفەت بدەیە من پارتی دموکراتی کوردستان وەکو خوددان 25 کورسی 24 کورسی پەرلەمانی عێراقی و هێزا ئەکێک و هەمی بیاوێن سیاسی جوواکی ڕوشنبیری پەروەردەیی حتا میمبەرن ئاینێژی پارێزگاها دووکێ کۆنتڕۆل کردینە و احتیکار کردینە بۆ هێزاخۆ لێ پێت وایە کاک لەزگین فعلەن پارتی ئێرە بە قەڵەمڕەوی خۆی ئەزانێ یا ئەوە لە منافەسێکی دیموکراتیە بووە کە پارتی هەشت کورسی هێناوە و یەکگرتو دوو کورسی هێناوە یەکێتی کورسیەکی هێناوە پێت وایە ئەمە زەبر و زۆر بووە یا لەسەر کورسی لەسەر سندوقی دەنگدان خەڵک تەمسیلی ئیرادەی ئازادانەی خۆی کردووە کامیانە کاک لەزگین ئەگەر تو ساڵت نۆتە دەست پێ بکەیت پارتی 100% بوو و ئێستا پارتی چەند لە چەندە هەر بەریکانی و منافسێ بەردەوام بووە ئەگەر زەبر و زوری هەبیت لە قۆناغدا جودا جودا بۆچی ئێستاش چوار ئەوەندەی ئێوەیە لە دوهۆک پارتی دەست هەڵاتە پارتی دەست هەڵاتە سوڵتەیە لە دەستدایە هەمووشیان ئیمکانیات هەیە دەست کورسی دە هەر هەبێت باشە ئێستا ئێوە بربژێری ئێوە میوانی منە لە دهۆک کاک جەمال کۆچەر خەڵک تۆ وەکو دەنگدەرێکی یەکگرتو خەڵک چما دەنگ بداتە ئێوە نەداتە لایەنندی بەێ دەست خۆش ما خەلکێک دەنگدانی سەر دو ئەساسات کەتن ئیک وەکو لیست وەکو حزب وەکو کاندید وەکو لیست کاکەڕەنج ئەگەر سەیری زاروک بکەی وەختی دارە لاستیک قۆسک وەختی پشت و پشت کێشی داحێل بچیت ئەگەر سەیری مێژووی ڕابردوو یەگرتو بکەی ئەفە هەمی وەلمەت کات و فعلەن ئەم دیوان هەلبژارتنەوە حێلتر چین و دەنگین زۆرتر ئینین یەکگرتو ئیسلامی کوردستان دەنگی بندی وەرنینە دەنگی گەندەلچینینە وڵات فرۆشتنینە هێڤێنێ هەمی ئیک ڕێزی و ئیک ڕێزیە نافماڵە کوردی بووە هەر دوو کەس لەسەر مێزێکی دانیشت بن لە مێژووی ئەم کوردستانەدا یەکێکیان گرتوویە یان سەرکێشی ئەم پرۆژە یان پاڵپشتە بۆ ئێوە چاوەڕێی دەنگی دەنگە فەوتاوەکانی بزوتنەوەی گۆڕانن یا دەنگەکانی پارتییان دەنگەکانی یەکێتی ئەم چاوەڕێی هەمی دەنگی دیترتکەین زیاتر کیژان دەنگدەری کیشان حیزب دەنگ دەداتەوە خودی هەم دەست هەڵات هەم پارتی ئەم تۆڕەیە موچە و ئەوە سەر پارتی زۆرە دەنگیش دەست دەتن هەم گۆڕان سەرەکانی کە لە سلێمانیە یعنی شەپرزە بووە و ئەوەندە یەکگرتو گۆڕان چما لە سلێمانی شپرزە بووە یعنی دیتنا من ئەم ڕکابەری تند بوو دەرچووە و لە ژێر ئەو ڕاپرسیەی لە ناو بزوتنەوەی گۆڕان داهاتیەکردن ڕێژەی هەرەمەزن لەم گەنجانە ئەم جارە ئاراستەی خۆی دەگۆڕن بۆ جیهەتێکی تر ئەوانە ئەوێت سلێمانیە دەرکەوت تعاملێ پارتی دگەلوە چەوە لە دهۆکێ دکارن بە ئازادی بانگەشەی خۆ بکەن یان شتێکی وەسا هەنە مەسەلەن وەکی و برادرە دەبێژێ پارتی وەسا فکر دەکا کە دهۆک قەڵەمڕەوێ وانە ئەم ڕێزل پارتیت گرین و مە ڕێزل خۆشی گرتی وش بە ڕێزگرتنامە پارتی ڕێزل مەژید گریتن ئەو ڕێزە ئەم خۆت گرین منافسێدا گومان سەر هەندێ نابێت کاکرانچ تند و تیژی احتیمالات ڕید دەتن بەس دهۆکێ دەڤەرەکە ئێمن و ئارامە و ئەم تو نەشی زێدەتر دەرکەوی یە پارتی و یەگرتوژی في مەسئول ڕاگرتنە في ئێمناتیە یەگرتو دەست خۆشکا کە هەڵکەفتە چ دەبێژی مەسەلەن هەردوو ژوان برادرن عەزیز مثلا انتقادی خۆش بۆ پارتی دەرخستن تە چ دەبێژیەوە دەنگێەوە وەکی خۆ دەمێنێ دکارن پارێزگاریش دەنگە پارتی بکەن طبعا قۆناغ ئەبجارەیە هەلبژارتنە gelek guhorînê çêbûniyatiyê çêbûyîn van qonaqê bêdmayîkê de mesela referandumê mesela 16 Oktoberê mesela ew hêrişin hecda şeعبî taybetî jî hemberî hingî şerê Daişê ev hemî ew rûdanên yên siyasî yên leşkeriyên aboriyên gelekî mezin bûyne Partî Demokratî Kurdistan berpirsa rasteqîne û parêzera destkeftên Herêma Kurdistanê bûye vê qonaqê du mahîkê da fikir dekin dibêjin 16 Oktoberê digel referandumê ez nabêjim herdûwekî wekî hevra ez nabînim بەڵام دەبێژن مەسلەی ڕیفراندۆمی وەکی نقطەی
ضعفی وات تماشات کرد برو واجی رفراندوم در انجام دو پروسس بو یک پروسس که دیروکی بو دماکو دولت انزلهز و اقلیمی کرد دا بش کرین هر شوی وقتی دا رفراندوم و سرخبون دل و مشک و عقل هر کرد پرورک و دلسوزه که دا بویا جبند بزا و تفگر و راپرین و شورش بردوام در انجام وی سیاست فاشیست و طایفه‌گری و زورینه یا بغداد و برانبری کردا او هر دو وکر کو رفراندوم نبتن پروسه کا اجتماعی یا گشتیا سرتاسری یا جمهوری مثلا پارتی حالا هلگیر و دست بخری رفراندوم سرقبونا کردستان زیاده تا چه دبیجی بنارینا تا دنگ پارتی دیتا زیاد بون یا کمتر دبی از بیجم دنگ پارتی دیزیده بیش بوچی دنگ پارتی دیزیده بیتنش بر گلک خالا یا ای که او همی پارتی سیاسی ها بگو بحثن دید کن که مافن دستورین هرم کردستان بهنا پاراستن بله اوی که رول سرکی که اف مافت دستوری دا برجسته کرین خبات و قربانی دان پارتی دموکراتی کردستان و رول اپوزیسیون عراق دا و تایبتی جی پشکاشری و رولگیر سرکی سرک مسعود بارزانی بویا دمارنشن دستور همیشه عراق دا خالا دوی پیشمرگه قهرمان بچی که مزن زانا و نزان زانن پارێزەرێ درستی کو ڕێگیری حەشد شعبی کردی کو پایتەختی هەرێما کوردستان نەمینیتن پێشمەرگە بوو پێشمەرگەژی بۆ بەشێک سیستەمی بەرگریە پێشمەرگەژی نەبوو بەشێک میلیشیاوی بوو دەماکو گوتی کاکلازگین دبێژیتەن کو شەپرزەیەک ناو گۆڕاندا هەیە حەزکەم کومنتێکا کورد کاکەلکەفتێژی و کاکلازگینیژی شەپرزەیت گۆڕاندا نینە کاکلازگین شەپرزەیە توێیەکێدا وەختی یەگرتو نزانیت فراکسیۆنە خۆ پەرلەمانی کوردستانی بکەتەیەک و 50-50 چیتا پارلمانی بو پرسا کاچاره نویساز کو نکه بوشایی یاسایی هرم کردستان پیدا بویا پرسا سروکاتی هرم کردستان یا گرتو نت شو فراکسیونا خوب بکته یک ادی شپرزایی یا گوران کی ودا بو ما یعنی وی حس کم بو من روم و که چون بس یک خاله دجی کاک چون دم من هیچ مایه بار کم کاک هر کف دبیجی تن چون کو پارتی گلک دست کفتی بو هرم کردستان پیدا کرینو حس کم بحث وی کی جبه کم پارتی 24 دمجمه يعني الاول 16 اكتوبر حتى في بحث 16 اكتوبر اريد بو بحث 7 اكتوبر اوكي اري او سنوره جغرافيه بارتيش دزداي بوجاره دويه بتر بويان اول رخيه كتي هاتيش دزدا الهرم كردستان حسكم افناخو تمام الشنغوري حتى بزريا مخبوره سرطان بغداد كرو وركفتن بغداد كردستان هزا كيبو هزا بشمال دستوي اما افضل هنيش دست خوب سر آست دنیا سر آست دیپلماسی تشناقوز و میون رضوان بارزانی سرکش و پیشمرگی مناقشه صنعت کردن کار راستنا افلام تمام نبود اگر راست این دکو گرین مافین پیشمرگی نکامون چه پیشمرگی اگر راست اگر راست پارتی سیاست پولیسی مافین پیشمرگی هرمون چه پیشمرگی کنه داره شر داره خلق گلک اشتراب دست خود نیزان دای سر وجدان خود امیل پایتخت شهید پارێزگا دوک پارتی دموکراتی کردستان هر خلفاسی داره شیخ عبدالسلام بارزان خطر رفراندوم تمام کومنتێک بدەم لە کوردستانێدا باسیش پرزایی گۆڕانەکەم لە سلەیمانی ئەی باشە بۆ وەزعی یەکگرتو نابینن حیزبێکن کەچی بە 50-50 لە دوهۆک دەست خۆش یەگرتو سەر ئاستێ کوردستانê hemî gava halê wê ev bûye û saşa rolê keftin bûyne yêgirtû hêvêne ek rêziya navmala Kurdî bûye heke yêgirtû çi nekirbît bes ev bû vî milletî kirbît baş e yêgirtû mînîtin wekû hêvên û dengder hebin da her ev şerrit yani kar sergi dengder atkan kar serviyeke nakan projekt takdim kam tişte kar serviyeke kan bes dengderi xu zêde bikan siyaset جهر زور دنگداری یگرتوی سر اساس بازخواستی دنگ راستاقینه بو برنامه پروژه یگرتونی دنگ و بانک خواست سر اساس عدد یکا که سیاست وان دوکه هوسا نه المربا یعنی هوسانات کرد و دنگ یگرتو پیرش و شناف مال خراب کردن ایکی دیترناهتن و مخاطبه عقل خلق کیت کتن و یگرتو د دنگا اینیتم دو تشتا اینی د بلیستا خو اینیت همین کرسیه کن دو کرسیه کدا کن بچن ام دوس کرسی جاردی و مسوگرد اف جار زیادتر لیکن زیادتر چند هر بر بجیرت دنگی کی جان حزب زیادتر دبن ام دی دنگ پارتی جی
بين وام دي دنجين افيد ديتر افيد هميه ديتر جيل فيري دي دنجا دنگی گۆڕان ژی دەبن دنگت گورانش بين سوغر گوران جارادي دوسي هيفت كو حتى لو او 24 كرسي برين خلكك البربر سبويا تشبينها هاتيكرن 24 كان ديل دو كي هين 24 كان بيت اول بارتي ديمقراطية كردستان تسمع اورين دنيا كذا بنكو هما مثل يا تحت بوي بنكو هما سوريا تحت بوي بارا مستقام گیرترین دولت کردستان دو که هدف پیشرفت خلقی يقولك سياسات هو صبي شكلك يقولك رجل دوكي مجال نادي تنعم باغوي هو سياسات غير نصنابي یک جمله از بیشم اف دیمنه تلویری دیدی یگرتو خدانا هدوء و راحت و عقل آواکره و هیرش کرنینه و مال آخر کسی کش ناف نابدن و کسی فی صفرین از بیش ما همی دنگ دارین برایس همی دنگ دارین پارێزگاها دووکێک و ڕۆژە دەنگدانێ 16 ئۆکتۆبر 17 ئۆکتۆبر ڕێفراندۆمە ساختە چیا حزبی یا پارتی دیموکراتی کوردستان و ئەوە یەکگرتو بشێوەیەکە ڕاستەخۆ ئەندامش ئەنجومەنێدا هەبوو ئەلبیرە هەوا بێتون و ژیانە خەڵکی بیرەوە بما خەلکی چاوێت وەکرینە دنیا پێشکەفتینە بسوز و عەتفا دینی نەژی پرۆپاگەندێن هەنگیبینیên گۆڕانێ دەستان خۆش ببینەرانی بەڕێز ئێستا چینە لای کاک جەمال کۆچەر بەڵام گفتوگۆ گەرمەکە لە نێوان گۆڕان و پارتیدا بوو بەڵام کاکاوار کە گۆڕانە و کاک هەڵکەفت کە پارتیا ئەمان خاڵۆزا و پورزاشن ئیتر حیزبایەتی و بیر و باوەڕ ئاوە کاتێکی خۆش بزانین کاک جەمال کۆچەر شێفە بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێت دیارە وەکو لە کۆتایی داوتم ئەو برادەری گۆڕان لەگەڵ ئەو برادەری پارتی کوڕ و بڵێن کوڕی خاڵی یەکترن باش بوو خزم بوو نەگین من زەرەرمە کرد لە بینیانە لە ناو ئۆتۆمبیلەکەدا کاک جەمال لە وەڵامی پرسیارەکەمە ئەوەت فەرمووکە جەمال کۆچەر هەرگیز بە درێژایی تەمەنی خۆی داوای هیچ پلە و پۆستێکی نەکردووە وە زەڕورەت تۆ باتەوە بۆ بەغدا بۆیە لە تەپرسم ئەم جارە چ بۆ خەڵکی کوردستان دەکەی کە لە خولی ڕابردوودا پێت نەکراوە بله زۆر سپاس کێشە هەر هەمازن یا vegavkiya زۆربەی هاوڵاتیە بابەتێ موچێت فەرمانبەر و خانەنشین و پێشمەرگە و ئەوانە مەلبەرە حەتان و کە یا بوویە وەرەقا فشارێ و وەرەقا هەم شلایەکێ دیژی و استیغلالا حزبی بۆوی بابەتیە هاتیەکردن شلایەت حزبێت یەت کوردستانی و بەغدا ژیا بوویە وەرەقاکە سیاسی و فشارێ و یا هێلا ژی بۆ وەرەقاکان فەوزاتە مەعنیەتە سەر ئەساس سێ مادێ دستوری کۆیت هەین مادێ 15 و مادێ 16 و مادێ 30 ئەوەلەن هەر سێ ئەون ئەوێ بەحەسکەن و هاوڵاتیە عێراقی هاوڵاتیەکە پێتڤیە بژیتن سەرفەراز سەربلند هەمی پێداویستێتوی دەولەت یا مکەلەفە جێبەجێ بکەتن ئەوە خاڵا ئێکەیە دێ خودی حەسکەتن سەر ئەساسێڤان هەر سێ ماددا دێوەلەیکەین کۆ شۆلکەین سەر هەندێ کۆدەنگیەکی چێکەین نانێ هاوڵاتیش بنڤی بابەتی ئش بن فشارە سیاسی کە چاو بیتاقەت هەمووینی شەڕێ کەرکیکێ هاتەکردن شەڕێ پردێ هاتەکردن داعش هات و هەر بیتاقەت هەمووینیت هات پێتڤیە نانێ هاوڵاتی موچێ فەرمانبەریژی بە هەمان شێوە بێتن ناکۆکی هەبن ناڤبەینە حکمەتەدا یان نە من ئەڤە گوتە عەبادی ڕیپڕیک و ئەگەر سوبایی کێشە ناڤبەینە تو بصرادا چێبوو تو دێ موچێ فەرمانبەرێ بەسرا بڕی وەکی چەواتە موچێ فەرمانبەرێ مە بڕی یان تو دلوێرێ ڕەفتارەکە دیکەی هیچ بەرسڤێک نەبوو باشە ئەمڕۆ کە هاتم ئەمڕۆ کە هاتم بۆ دهۆک برادێک وتی تخوا ڕەنج لە میوانەکان بپرسە با هەمویان ئەوەنە پێمان نەڵێن واتان بۆکەین و واتان بۆکەین لەبەرەوەی لە بەغدا بە زۆرینە و کەمینەیە و بە 6 کورسی هیچ یەکلایی ناکرێتەوە ئەم قسەی ڕاستی تێدایە یان نەخێر مەهارەتی کاندید و لیستەکان کاریگەری خۆی ئەبێت ئەگەر کورد بوێ پرت و بەڵاوی وی شەڕێ vegavkێت سیارێدا کری بچیتە بەغدا ئەخفتناوی ڕاستە بەس ئەگەر کورد کۆدەنگ بچیتە وێرێ یەک ڕێز و یەک هەلویز بچیتە وێرێ چەندین قیاسا هەبووینە حکمەتە عێراقێت توێ خۆڵامەدا ڤایە دەرباسکەتن نەشیا دەرباسکەتن چونکو کورد کۆدەنگ بوویە
و اف بابەتێکی ئینسانیە و gelek kesê hey me gel axıftî û me îşe qenaetê pê bînîn ku pêtiviye eveş bin babetê siyasî derkevîtin ke Perlemanê Iraqê hemîneyê taîfiye hindekî hey însaniyet eldefey hindekî hey sehtketa Kurdistanê û Kurdistana dîtî û nanê Kurdistanê xarî yê wefiye bi Kurdistanê eger em kodeng bîn wek Kurd dîtina min em dişîn tê perînî لە بانگەشەی هەڵبژارنی پێشووە وتە ئەوەی دەنگ بدا بە تۆ خوددا بارسنگێک و تورەکەیەکی پڕ خێری پێدا ئەمە تێکەڵکردنی خوددا و ئاین نییە بە سیاست ئەمە ئیستیغلالی دین نییە بۆ مەسەلەی دەنگ کۆکردنەوە من نەگوت یا خودێ دێ تیرکێکی دەتێت چون گواستنەوەکی لە خودێ مەل دهۆکێ دازبێژم دێ تیرکێکی دەمێ ئەوە قسەی پێشی خۆتە لە دۆت نه ئەوە یا من گوتی یا من گوتی ئەس دێ بۆتە بێژم تورەکەیەکی یا من گوتی پڕ لە خێر و نه من نەگوت یا منێ گوتی ئەگەر خودێ حەسکەتن ئەگەر ئەس هاتمە هەڵبژارتنە و کەسێ دەنگی خۆ دەتە من دێ هەند شۆلێت خێرێکەم کۆ تیرکێویە خێرا پێ تژیب بیتن و ئەس دێ بۆتە گەر تو دەرفەتێ بدەیە من 3 دقیقا ئەس دێ بۆتە بێژم پشتینگە تو حکمی بکە کا من تیرکێوی کەسێ دەنگی خۆدایە من و بڵا من بەراوردکەتن گەل بەربژێرەکێ دیەوی دەنگی خۆدایە و چوە پەرلەمانی و زڤریەوە ئەگەر جاری پێشوو تۆ وتت خوددا مەسەلەن بەسی خودی نەکردە من حەسکاری تۆ دەبینە من حەز کردە ڤیدیۆی نەبا و کەم گوتیە خودێ ئان من گوتیە ئەس دێندە شوڵاکەم وەکیتە دەنگی خۆدایە من ئەس چۆی مەوێرێ بوویمە سەبەبێوان شوڵا دێ خێرگەهتەتە گەلک باشە ئەگەر بنەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە بۆ تەواوکردنی بۆ چوونەکانی بەڕێز دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری دهۆک چاوەڕوان بەڵێ دووبارە لە دهۆکی ڕەنگینەوە سڵاوتان لەبێ بەڕێز دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دهۆک میوانمە دکتۆرە مێ پرسیاری ئەوەت لێ بکەم لە سەرەتای بانگەشەی ئەم جارەدا وتە دوای هێرشی هێزەکانی عراق بۆ سەر کەرکووک و ناوچەکانی دیکە تەنیا پەرلەمانتارانی یەکگرتوو لە پەرلەمان خۆیان بە عەبادی نەفرۆشت ئەوانەی خۆیان فرۆشت چیان کردە پێیان بڵێ خۆیان فرۆشتە عەبادی خۆ واقعیت بێژیتن کە کێ خۆ فرۆشتیە یان نە ئەگەر کەرکیک چوو ئەگەر هەرش کەرکیک حتا شنگارێ نیڤەکە کوردستانê یا کۆ 1300 شەهید هاتینە قوربانیکردن یا کۆ ئەڤە خەونەکە 100 ساڵی بوویە ئەم گەهشتینێ بشەڤک و ڕۆژەکە یان بێژین دو شەڤ و دو ڕۆژە هەمیەش دەست بدەی تو چ پێناسە بۆ دەی لەوە ئەم بێژین یا هاتیەکردن خۆفرۆشی بۆ خیانەت بۆ غەدرەکە مەزن بۆ وی شەهیدێ شەهید یێڤێگافکێ کێ بوونەوانێ و مەسەڵەن تۆ بە دیاریکراوی لە پەرلەمان باسی خۆفرۆشیەکەیت چیان کردووە وا پێ دوایە وا ئەم تەعبیرە بەکاردێنی تەعبیری لە ناو کەوانەیەکە پێیانەڵی خۆفرۆش چ فراکسیۆنێ چ لیستێ چ پەرلەمانتارێ بۆ وا تووڕە بووی لەو قسانەتا جارێ تا و قسەش کری نادەرێ ملکیری گوتی ئەو قسە لە سەرەتای بانگەشەی هەڵبژاردننی خۆتا لە دهۆک ما یا ئەسڤێگافکێشی دووبارەت کەم کۆ ئەگەر ئەوە هاتیەکردن الکەرکیکێ پێناسەیەکە دی هەیەش بلی خیانەت و خۆفرۆشیە پشتی هەنگێ هەر ئێکەمین دانیشتنە پەرلەمانی پشتی وێ بەلکۆ هێشتا دانیشتن نەهاتیەکردن ئەندامێت بەلکۆ سەرۆکێت هەندێک فراکسیۆنە وت معلومن کۆ کیشکنجی یەت کەرکیکێ هاتنۆ ئۆگوتی ئەڤە نە کەرکیک فرۆتنە ئەڤە نە هاتنە یعنی ژ دەستدانە کەرکیکەیە ئەڤە بۆ زڤڕاندنە هەندێک مافانە ئەو ئەڤە واقعەکە و پێتڤیان گونجی نلگەل و دیتنە من ئەڤە حتا من ڕیپڕیژی گوتە وێ سەرۆک فراکسیۆنێ من گوتێ ئەگەر ئەڤە فرۆت خۆفرۆشتن نەبیت و خیانەت نەبیت کە بووم پێناسەیە کادی بدێ ئیتر هیچ جواب نەبوو زۆر باشە ئایا ئێوە
ئایا ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو فراکسیۆنی یەکگرتوو لە بەغدایە ئایا لە ئەدای وەزیرەکانی عەبادی ڕازی بوون بە تایبەت وەزارەتی وەزیری کۆچ و کۆچبەران لەگەڵ وەزیری ڕۆشنبیری بەڕاشکاوی کە هەردووکیان کوردن وەک وەزیری کوچ و کوچبەران بابەتێ شولێوی لەگەڵ ئاوارە بووە مە گەلک گازندەل سەرنینن چونکۆ یعنی بە ئەرکی خۆڕابووین و نەهاتینە بانکەشەکردن بۆ هیچ استیجوابەکێ میلەفێت گەندەلیە بۆ مە نەهاتینە کولسەر یەدی ئەم حەسکەین کورد هەمی وەختێ تێنە بەغدا دڵسۆزانە دەستپاکانە ئەم بشین سەرێخۆل بەر بلینکەین پڕۆن و ئاشکرای یەدی میلەفل سەر هەنەیان نە ئەو بابەت ئەس دەفمنینە و ئەسنە لەژنا نەزاهێ بووم کۆ ئەگەر هاتوانە بەرسنگێ من ئەز پڕۆن و ئاشکرایت بێژم گەندەلیە کوردیل بەغدا ئەس دێشەڕێوێ پترکەمش گەندەلیە عەرەبەکی چونکۆ وێ گەندەلیە وەلمەکری ئەم نەشین البەغدا شۆلێ خوب درستی بکەین ئەی سەبارەت بە وەزارەتی ڕۆشنبیری هەمان هەلویستمەیە هەی چونکۆ مە ڕاستی چ میلەف بۆ مەل سەر نەهاتینە باشە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەندێک لە هەڵوێستەکانتان وەکو چاولێکەری واتە تەقلیدی حیزبەکانی دیکە سیر دەکرێت یانیش زۆر ڕوون نین بۆچی لە حکوومەتی هەرێمی کوردستان کشانەوە بەڵام لە ئیدارەی پارێزگای دهۆک نەکشانەوە ئایا ئەوە جۆرێک نییە لە ئیزدیواجیەتی سیاسی نەخێر ئەمیش حکمەتی هاتینەوە کێشاین چونکۆ پۆستێت حکمەتێ وەک وەزیر پۆستێکی سیاسیە ئەمش حکمەتە خۆجی نەهاتینەوە کێشان چونکۆ پۆستێکی ئیداریە لەوە مە ئەلوورەهنێژی مەچافلێکردنا کەسێ نەکریە لیستێ دی حزبێ دیلماڵا خۆ بڕیاردا ئەم هاتینەوە کێشان یەکگرتوب هیچ جارێکێ تشتێکی ناڤەکێشیتن ئللا بۆ خەلکی خڕێ دیار بیتن بۆچی دێتەوە کێشان بەڵام ئەمە لە سلێمانی پێی دەڵێن گۆشتەکەی دەخۆن بەڵام گۆشتاوەکەی ناخۆن تۆ چ دەڵێی جارێ سلێمانی بخۆ چت بێژیتن بڵا بێژیتن ئەس دایا خۆ بێژم بەسم مەسەلەکەیە چونکە سلێمانی پڕە لە حکمەت و مەسەل بەوەی تەمام یا یەکگرتو کری یەکگرتو الگەل حکمەتێ بۆ ئۆدامینتە الگەل حکمەتێژی ئەگەر حکمەتێ خزمەتە هاوڵاتی کربال دیفشیانێت خۆ یەکگرتو 24 خاڵدانەف حکمەتێ بۆ چۆنا یەکگرتو هەر 24 خاڵ ئەو بوون یەت حکمەتت شیا بکەتن و یەت خێرا حکمەتێ و هاوڵاتیژی دابوون وەکی حکمەتێ هیچ پێنگاف نەهاوێتێل بەرامبەر هەر 24 خاڵە یەکگرتو نەچار بۆ بەشتەوێ حکمەتێ تونەیە هەندەی ئەسمین مەلگەلتە تۆوتت سلێمانی چ دەبێژێ با بۆ خۆ بێژە ئایا سلێمانی ji بۆ یەکگرتو گرنگ نینە یەکگرتو تاکە حزبە یەکگرتو تاکە حزبە دو ئەندام پەرلەمان سلێمانیە هەین دل دهۆکی هەین بویە بەغدا چارل سلێمانیە هەین چارل دهۆکی هەین یە هەرێمێ یەکگرتو تاکە حزبە چاوە سەحکەتە طوێلە و بیارە وەساوسە سەحکەتە پێشابیر و ناف بەرواریە تاکە حزبە الکوردستانی خڕێ هەمان بەڵانس هەی لەوە تاکە حزبەژی خەماوێ ئەوە کوردستان بمینیتن یەک هەرێم و یەک حکمەت و هەمی پێک واگرێت زۆر باشە ئایا بەشداریکردنی بزوتنەوەی ئیسلامی ئایا بەشداریکردنی بزوتنەوەی ئیسلامی لە لیستەکەی ئێوەدا و ئامادە نەبوونی کۆمەڵ بۆ یەک لیستی لەگەڵ ئێوە هیچ دەنگی کۆمەڵ لە دهۆک بۆ ئێوە دێنێت ئایا بەچوونی هەندێک سەرکردەی دیاری حزبەکەتان بۆ ناو لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری هیچ دەنگی یەکگرتو بۆ هاوپەیمانی دەچێت یەکگرتو چ جارە وەسا شۆل نەکریە کۆ الهیڤیا هەندێ بیت دەنگی غێری بۆ بێتن یەکگرتو شۆلێ خۆ پاقژیە ئەندامێت خۆ ئەپوێ خزمەتە بۆ خەلکی پێشکەشتیان ئەموێت بێژینە خەلکی ئەگەر تمە ببینی پاکترین کەس دڵسۆزترین کەس کە حزبەکە یا چێ بۆی تەندروست یا حزبەکە کۆ نەدەست هەی نەلگەل گەندەلیە نەدزیە نەسەروەت و سامان پیچکرین نەخوین ڕێتی نەبراکوژی کری ئەگەر تمە بینی ئەڤە خڕمە کرد بن وێگەفکێ دەنگی خوب دەمە ئەنا بژمە کەسێ یەک کۆمەڵێ چونکۆ کۆمەڵ نەهاتیە لەگەلمە و یەک ڕێزیە فلانیا تێکدای دەنگی خوب دەمە بەهۆی باگراوندی ئاینیانەوە ئایا دەنگ بە ئێوە دەدەن لە دهۆک کۆمەڵی ئیسلامی دیتن بە پێی دیتن و نەرینەوە
نوکه جمال کوچر وکیل گل هر کسی که تاغویتن یک تشتت بشته و اسود بجمه کمال اسلامی بجمه بزرگ نوا اسلامی بجمه همی لانه سیاسی اگر جمال کوچری تو ببینی باشترین بر بجیره بو بغداد دنگ خوب ده اگر تو بینی ایک شوی باشتر هیل ویده هو که بجه جمال کوچری دا جمال کوچر جل گل تو خیزان آویشی دنگ خوب دانه ئایا ئەتوانی مەسەلەن بۆ نمونە من حەزەکەم زیاتر تۆ بناسم دوو سیفەتی جەمال کۆچەرم پێ بڵێ کە بزانم دەنگت پێ بێن یا دەنگت پێ نێم یک جمال سیفەتی کورد جمال کوچر یا ایک مروفکه یه دست پاکه تحدیت کم یک کس بیتن الویده هو که بدرجی آجیه من بشتا من تفلسه که من خاری یعنی تا ضرره بای هندی سر درزی که جل مکریه و ایک یا دوی جمال کوچر کسه که درگه توید وکرینه بو همی کسه المالاوی موبایلاوی او بخو یه همی کسا یا یتناف همی کسا ده زۆر باشە ئێوە دەتانەوێت دوای هەڵبژارنەکان پێکەوە لەگەڵ پارتی ویکێتی و حیزبە براوە کوردیەکانی دیکە دابنیشن و پێکەوە بچنە گفتوگۆکان بۆ پێکێنانی حکوومەت لەگەڵ لایەنە عێراقیەکان یان بە تەنیا یک گرتو هر نابینی تن کو چونا بغدا و مجارادی جی گود بو و جاری جی ایک شوان یت پلان من بو بغدا اویا کو ام وقتش هفلیر درد کوین یانش مطار سلیمانی درد کوین بتویه حزباتیه پیلین الویره بچین الویره کرداتیه و کردستانیتیه بکین لوایا گرتو جی خو همیه دا هیوین یک ریزی و یک هلویستی و پیگوژیان و برا دوستیه بوید ناف کردستان زۆر باشە ئێوە جاری پێشوو 4 کورسیتان هێنا بەپێی پێشببینی و ڕاپرسیەکانی حیزبەکەتان ئایا پێشببینی بەدەستێنانی 4 کورسیەکە ئەکەنەوە یان کەمتر ئەمجارە چونکە کێبڕکێکە بەهێزترە لقوپۆپ و لیستی تر دروست بووە لە کوردستان دیتن آمن یک گرتو دوی جاره کرسی که خوزیده کتن اگه کمی 50 حتی 6 ده هر اینیتن چونکو یک گرتو بو خلکی باش دیار بو ابدرجیا 24 سالت یک گرتو تا که حزب بو یلوه کردستانی یا گوتی یا کریه عمل یا کریه کار ئەو دوانەی تر تۆ سەرۆکی لیستی ئەو دوو کورسەی کە زیادەکەن زۆرتر لە دەنگی کەی دەبن پارتی یەکێتی کۆمەڵی ئیسلامی کێ اس نظام ده کرسی که که بیتن حسب خوێندنەوەت مەسەلەن ئەگەر لە ماڵەوە لێت بپرسن وابزانە یەک کامێرای لێ نییە وابزانە خۆم و خۆتێن اس من چه حرج نینه که تو بیشی از بربلانه کی اس نابیجم الدهو که ابدیتنا من ده دو کرسی اینش دزدان یک لایانه یکیتی و یک لایانه پارتی و خلق یەکێتی بۆ کورسی لە دەست دەدا اس نزانم یکیتی جاریه دو بش بوی یکیتی الکرکی که اواکری اس نزانم خلق ما دو سبسانه هی جارکا دی دنگیده تفو پارتی بۆ کورسیە لە دەست دەدا که پارتی برپرسش هندی گندلیال ویره هات یکرن و و نمون گوتیه او سروک وزیری و که قبادی هر دو که و پیگ و گوتی گندلیا هرمه برپرسی ایکی پارتیا برپرسی یدیجی هندیوی یکیتیا و گوتی گورانجی به اثر رجعی او آخفتن الدف ما همی فراکسیونا الانجمانی وزیران هاتیا گوتن هف پیمانی جی به اثر رجعیه چونکو هر دهی هف پیمانیه زۆر باشە بەڵام یعنی هەرچی حیزب هەیە مەسەلەن گەندەڵیەکانی ئەوانە بەڵام ئینجاز و ئیمتیاز و باشیەکان و خزمەتەکان بەشێکی زۆری پشکی ئێوەیە نخیر اما نابجین ئێوەش گەندەڵیتان هەیە یعنی ما يجندلين كم ترخمكان شريكا واش لحكمتها نبون ورقتي كلنك ام يتشوينت نف حكمتك كده همي قناعة ما جندليت ذهبويه بس ام نتشوينا بوينا بشكش جندليه زور باشا ام تشوين بس تمام كم اخفتنا اخو ام تشوين او بشي مورجرتي ام برپرسي شوي بشي و ام تحديت كين كو همي وزارات مورجرتين همي كسد ما تشوينت حكمته دا يك جندلي كربيتن تحدادك زۆر باشە فەرموو بەڕێز وەکو دەنگدەرێکی گۆڕان پرسیارت چییە بۆی قسەت چییە بۆی لە نێو خولەکدا مامۆستا دەنگم دێ ئێستا بەڵێ عیبی نییە
من ڕێز و حرمەتم بۆ جەنابەت بە خێراتنت دەکەم فەخروشاناش بە ڕۆژنامەنووسێکی ڕاستەقینی وەکو جەنابەت دەکەن هیواداری زۆر گرنگیش بە بادینانە بدەیت من وەکو شەخص ڕێز و حرمەتم بۆ جەنابە بەڵام گەورەترین خیانەت و گەورەترین گەندەلی لە یەکگرتووە دەستی پێ کردووە من بە بەڵگا بۆتی دەسەلمێنم زۆر داوای لێبوردنش بۆ جەناب تا تۆ زۆر یارمەتی ئەوش ئەدەی هیوادارم تۆ یارمەتی ئێمە بدەیت بۆ نمونە لە چی یارمەتی دەدەم لە هەندێک شتا لە کاتی ڕێکلامە ینی ئەڵێ بەم شێوەیە تۆزێک چڕی بکەرەوە ئەڵام وەڵامەکانت کورت بکەرەوە بە هەموو کاندیدەکەڵام قەی ناکە کاک ڕەنج تۆ من شانازیەکەم بەوەی ڕۆژێ لە دوای ئەم بەرنامەیە ڕۆژە پێمەڵەن ڕکلام بۆ یەکێتیەکە ڕۆژە پێمەڵەن یەکێتیشکێنێ ڕۆژێ ئەڵەن ئەمە پارتیە بۆ پارتیەکە ڕۆژە پێمەڵەن گۆڕان مەسەڵەن ڕۆژە پێمەڵەن یەکگرتو ئەمە دلیلی بێلایانی بەرنامە یەکەم ڕۆژنامەنووسی بەڕای خۆمە یەکەم ڕۆژنامەنووسی لە زاخۆ حتا خانەقینە بە فەخر و شانازیۆش قسەکەم بەڵگەکەی من چییە بۆ جەنابە گەڵێک پاکترین ئەینن ڕێز و حرمەتم بۆ هەموو ئاینێکە 95 کوردستان بسلمانە وایە ئەگەر ڕاست ئەکا یەکگرتو ڕێز و حرمەتم بۆ جەنابی ئەوەل با بێت خودی ناو خودی یەکگرتووە ڕێک بخە ئەوە لە پەرلەمانە بینیمان کە یەک دەست نینن تۆ جارێ خوتی ڕێک بخە دوایە بڕۆ لە بەغا شەڕی کووردا بکە ئەمە یەک پرسیار مامەستا پرسیارێکی ترم بۆ جەنابەت برای بە ڕێز و خۆشەویستەکەم هیوادارم بە ناو دینەوە فێڵ لە خەڵکانەکەن بۆ تۆ ئەگە کاکڕەنج من مەسئول مەسەر قسەکەی خۆمە وەکو هاوڵاتێک دەهان یەکگرتوت بۆ ئەینم پارتی لێرە نییە بەحسی پارتی بکەم چکە یەکگرتو لێرە مەوجود دەهان یەکگرتوت بۆ ئێنم کە ئیستیقالیان کردووە لە یەکگرتووە کە شۆرێکیان کارێکیان کرد زۆر بەداخەوە کە یەکگرتو ئەوەی پارتی و یەکەتی ماوەی 27 ساڵاکردن ئەمانە تەواویان کرد لە پەرلەمانە کە پەرلەمان گەشتە ئەم دۆخە کە گەشتە ئەم دۆخە کە شنگال گەشتە ئەم دۆخە کە مەخمور گەشتە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم ئەو برادەرە بەڵێ فەرموو پرسیار تکات لێ دەکەم مامەستا برادری گوت و گەلێکە خویایە ئەو خەڵک و هەش دەستپێکە دەمەزراندنەوە ئەیگرت و حتا vê deqê û hindî heye ku şûr ser biket ew hest û sûza ayiniye têkelî projeyên xwe yên siyasî diket çunki eger Kak Cemal eger cenabê te hest û sûza dînî têkelî proje xwe yê siyasî negir bûm ez te hedayet kem ev rike û heta sedan salê diye girt û şûr biket weko proje siyasî بلا کادرێکی دیێ یەکگرتو بهێت هەندی جەنابێتە دەنگی بینیتن یان هەندی داعیەکی دیێ یەکگرتو کەواتە جەنابێ هەوە سەروێ شولکەن دوو مدوێت مادەم جەنابێتە gelek سەریحە و پرسیارە جەنابێتە gelek سەریحی بەحسەوێ چەندێکرد و فعلن ئەو 16 ئۆکتۆبەری غیانەتەکە gelek مەکشوف بووچی جەنابێ هەوە وەکو یەکگرتو زۆر سپاسە دەکەم سێ خولەک ماوە ئێوە مەجالی یەکتر نان ئەو برادەرەی یەکێتی تکات لە یەکەم ئەزانم تۆ دەنگدەری پارتیت با ئەو برادەرەی یەکێتی قسە بکە لەبەرەی ئەو برادەری تەنیشتە دەنگدەری پارتیە قسەی کرد بەڵێ کاگران زۆر سپاس بۆ پرسیارەمش کاکی جەمالی ئەوە و پرۆژێوی هەمی گاوا یەکگرتو ناوا کومەلگەیدا پتر قەناعەتی بۆ ژنێ چێت کرد ئەرێ بۆچی یەکگرتو پرۆژێک نینە بۆ زانک و پەیمانگە بۆ گەنجی سەبارەت بە حیزبەکەی تۆ جەمال کۆچەر فەرمووی وتی منافەسەکە بەشێکی لەسەر دەنگەکانی ئێوەیە گوایە بە پێی منطق و لۆجیکی ئەو یەکێتی کورسیەکەی ناهێنێتەوە ئەمە ڕاستە بۆ معلوماتی توی ئێکەتی یا شارید کرد بۆ دوو کورسیکە پارێزگاها دووکێ و ئەوی بەحسێ خیانەت 16 ئۆکتۆبەری کرد ئەس بینم 16 ئۆکتۆبەرە نەخیانەت بوو و ئەوی گوتی من لە پارلەمانی کوردستانی گەر سەرۆک فراکسیۆنێکی ئاخەف بکو من گوتی نەخیانەتە ئەوەکو ئەندام پارلەمان زۆر سپاس ئەو برادەرەی ئەو خوشکەی یەکگرتو ئەبوو زۆر سپاس ئەو خوشکەی یەکگرتو بە خێرای وەڵام بەرەوە خولەکێکت هەیە فەرموو بە خێرای وەڵام بەرەوە بەێ بۆی برای گۆڕان گوتی وتم دەنگدەری گۆڕان هەر حیزبێک بی ئازادی چۆن پارتی بۆی هەیە منافەسە بکە لە هەولێریەکێتی بۆی هەیە گۆڕانیش بۆی هەیە بەێ بۆ بۆرە بۆ برای بەڕێز بەێ بۆ برای بەڕێز ئەس بێژم فراکسیۆنە یەکگرتو کەسێکی عقلەوی نەبریل دیف سیستەمی یەکگرتو نەچوو نەمعنەوەی ئەوە کو یەکگرتو حزبەکە لاوازە پێغەمبەری خودێ سەڵاوت خودێ سەر بن سەحابیەت جێڤە بووین ئەوە چۆینە لایەدی ئێکشێتتی هەمە پێغەمبەری بکەتن یەکگرتو قوتابخانەیە و gelek قوتابخانەی vêdoyekê hên qutabiyayê betal kirî çunku ew qutabî neşiyaye gunjî til wê qutabxanê قیاسکردنی قیاس زۆر باشە
قیاسکردنی سیاست لا سیاستی ئەم سەردەمەیە قیاسکردنی سیاست لەم سەردەمەیە مقارنەکردنی بە سەردەمی پێغەمبەری مسلمانان صلی الله علیه وسلم ئەمە ڕەوایە ئەمە دقیقە geleka deqîqe çunku mezintirîn siyaseta ew her bersiv bû birayê partî jî mezintirîn dewlet û împeratoriyet hatiye danan împeratoriya İslamî bûye Elmaniyet vê gavkeve 100 sala hatîn û neşeyne dewleteka nacî havaken yê behsî İslamekê dikin ku 19 çend 14 قرنا حکم الدنیای خڕێ کردی بژنەوەی ئەو نە سیاسەتە بژنە خۆیان فاشل بژنەوەی سیاست زۆر باشە ئایا گرتووی ئیسلامی کوردستان بەرسمە کاتیژی بۆ بەرسمە کاتی بۆی برایە لانگرێ گۆڕان گوتی ئەوەل پەرلەمانی هەوە کردی ئەوە شنگار و هەمیە دیف دەهات نەخێر ئەوە یوسف محەممەدی کردی ئەوێ ئەو دیف دەهات بەس دا بتمان کرد دا دیارکەم بۆچی بەس یەک دەقە مەجالی بدەمن چونکۆ زۆر سپاس دەکەم بەڵام یەک دقیقە یوسف محەممەد لە دەسەڵاتی تەنفیزیا بووە یوسف مەستۆمەت بارکردنی یوسف محەممەد بۆ یوسف محەممەد لە تەنیشتەوە دانیشتووە کاکڕانچ یەک دقیقە زۆر سپاس زۆر سپاس ئەو خوشکەی یەگرتو بله بخیر هاتنا ئەو برادەرەی 16 ئۆکتۆبەر خیانەت نییە بە دیدی ئەو برادەرەی یەکێتی وەڵامت نەبوو نه ئەوی گوتی هەوا بەرامبەر سەلیم جبوری چ نەکرد بەڵێ مەل بەرامبەر سەلیم جبوری ئەم ڕاوەستیان تەنەدی تەلەڤیزیۆنێ تەمتابعە نەکریە باشە تە ڕاوەستیای تە چی گوت بەڵێ تە چی گوت بە سەلیم جەبوری 5 کەس چوونە بەغدا سپاس زۆر سپاس دەبەرسڤاویدەم زۆر سپاس 5 وا دەڵێ گۆڕان وا دەڵێ ئەس دێ جواباویدەم برای بەڕێز 5 توزانی بۆ چ بووە سپاس یوسف محەممەد ئەحزابێت کوردستانی دەبێژێ باسی یوسف محەممەد مەکە دیبیت بکە دەگەلوێ تەمام پێرە بەرسێ بدەم وەکی حزب لانên سیاسیت کوردستانی خڕ الگەل هەواڵ و دۆستێت دەولiyet کوردستانی خڕ پێک بە کۆم بن حتا سعات دوی شەوێ ئۆلوێرە سۆز بێتەدان کۆ دو ڕۆژە بتنێ وێڤە ببەن ئەڤی بابەتی ئۆسپێدێ تەلەفۆنێک بۆ کاکی یوسفی بێتن و بێتن جەلسێ دانیشیتن یەک گرتۆل وێ جەلسێ حاضر نابیتن و پشتەوانیە وێ بۆ چۆنا تاکێکی ناکەتن فەرموو یەک دقە ئەو مایکەی بەرە ئەو مایک بدەدی ئەو مایکە بدەوی ئەو مایکە بدەوی بەستا فەرموو برا بس دماغي برا فەرموو دماغي برا فەرموو کاتەوە بوو بله بس دانیشە مایکتان ئێمە دانیشن بەڵێ فەرموو بله دەستخوشیە لێت کەم سەیدا یەک دەقە کاکە ئەرێ مایکت دەدەمێ براکەم ڕەجان باشە مایکت دەدەمێ سیۆرەکە دەستخوشیل تەقین کۆکڕەنج خێربەی بۆ دوو کۆڕەنگین تنێ دەستێکی من پێشنیارێک هەیە مایکت دەدەمێ کەس گوێی لە دەنگە نییە تۆ چیاڵێ کەس گوێی لە دەنگە نییە مایکت دەدەمێ فەرموو بله سیدایش داخوازی دکم افخش کبرایت هاتی نویری هکه گیاری لیبوری نبدت نبیدن و هکه تحمل مناقشه نکم بلال جیت مناقشه حاضر نبن بله عفو بس بسیارا من آمای سیدا مجالی بدم زحمت نبیتن از بخیر هات ناتت کم هش عربی و حتی دو کارانگین پیشنیارت بو سیدای هی پیشنیارت مبتاک اکرانج عفوا پیشنیارت هی بس دقیقه دکتوری بکەم پاش آخر دەرفەتی وەڵام نەما ئەوە لە حزبەکەی خۆتە من بسیار مایە من بینەرانی بەڕێز کاتێکی خۆش کەس گوێ لە کەس ناگرێت ئەو مایکەی بەرێ خوشکی من کەس گوێی لێت نییە
فەرموو یەک ڕستا دكتور فەرموو لە شوێنی خۆتەوە ببورا دەیان لە کاکە قسە بکە براکەم الدوق وسليمانيه بومبيشا بوشين بونا دوبر او ايك دو تقلا قد قدن قد كاخو بكريار بيشا قد كاتا قد بغداد اشكريا كريار هال بدا كرن هذيش بومبيشا دو بس دقيقه تبحث ارامي دو كتكر چه ارامي دو که تا ما مصادیتن لبت امنیه ده هیچ تشدید فرمو کاکرانش تو خودی که مقطعانه که فرمو خودی که مقطعانه که و پیل از برسوای درستی بده فرمو اوی گوتی تا چه کریه بو ویدو کی کریار دی بوتا بیجم بس مجالی بدم کاکرانش من 2 میلیارد دینار بو پرورده دهو کی اینان 10 قطابخانه سفری آوا کرن من همه قطابخانه زور سپاس بس یک دقیقه یک دقیقه کاکرانش یک درفت دبه اتوانی نیو دقیقه دی فرمو 2 میلیارد دینار بو پرورده همه قطابخانه کردستان ما دو اندام پارلمانا نیجن کرن منو اندام پارلمانا کی دی 30 میلیون لیتر گازه بو هرم اینان 9 میلیون بو او گنجی گورانوتی جوابی اون برای بو حزبکت 50 با 50 5 با 5 دابش بونا آها بله جواب 5 با 5 جیبنا 5 با 5 چی زور سپاس زور سپاس بنرانی برس کاتێکی خۆش هەموو لایەکتان بەخێر بە